هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان لە ئیدارەی ڕاپەڕینیش بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی کۆمەڵی دادگەری و سۆران عومەر تاکە کاندیدی لیستی کۆمەڵ لەو دەڤەرە با گەرموگۆڕیەوە بەڕێوە دەچێت. ئەنجومەنی خوشکانی حاجیاوە با گەرموگۆڕیەوە دەستیان کردووە با هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و لەو چوارچێوێژدا سیمینارێکیان بۆ سۆران عومەر کاندیدی کۆمەڵی دادگەری ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان سازدا. بەشداربووانی سیمینارەکە دەڵێ هیوا و ئومێدێکی زۆریان با سۆران عومەر هەیە کە ببێتە داکۆکیکەری ڕاستەقینەی مافەکانیان. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیاوە هەر سەبارەت بە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن سیمینارێکمان ئاساس کرد بۆ بەڕێز کاندیدی کۆمەڵی دادگەری ژمارە 22 کاک سۆران عومەر و جموجۆڵێکی زۆر خوشکانی عنی زۆر بە چۆخ خۆشەوە بەشداریان کردووە. لیستی کۆمەڵی دادگەری جێگەی شانازێکی زۆر زۆرە هەم لە ڕابردوودا تاوەکو ئێستا ئەو کارانێک کە کردویانە توانیانە کە زۆر بەسەرکەوتوانە جێگەی ئومێدی خەڵک و جەماوەری خۆیان بن. بەڕاستی دڵسۆزی و وێری کاک سۆران عومەر جێگەی شانازیە بۆ ئێمە نەبەردیەکەی و نەچاو نەترسەکەی بەرامبەر بە دەسەڵات ئومێدی زۆرمان پێ بۆ ئومێدەی خوای گەورە سەرکەوت بکە ئینشەڵڵا. بەردەوامە بین بۆ گۆڕانکاری. لە بیانی وتەیەکیدا بۆ ئەنجومەنی خوشکانی حاجیاوە سۆران عومەر کاندیدی کۆمەڵی دادگەری با ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانی کە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان دەگرێتەوە وتی خەڵک بۆ ئەوە ڕاپەڕینی کرد لە سایی بحەسێتەوە بۆ ئەوە ڕاپەڕینی نەکرد کە بەعسی عەرەبی بکات بە بەعسی کوردی. داواشی کرد خەڵک با گەرموگۆڕیەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دژی زوڵم و ستەم بوەستنەوە با دەنگەکانیان. باشە دوای 30 ساڵ بیرمان نەکردوتەوە پشتیوانی لە کێ بکەین کێ هەڵبژێرین پشتیوانی لەوە بکەین کە بەرگریمان لێکات درۆمان لەگەڵ ناکە ناگۆڕێ نادۆڕێ ناخلیسکێ. هەرێمی کوردستانیش بیانەوێت درێژە بەم جۆرە حکومڕانی شکست خواردۆ بدەن لە عێراق ئەم جۆرە لە حکومڕانی درێژەی نابێ گۆڕانکاری دروستە بێ. با ئێوە لە هەردوو حاڵەتەکە بەشدار بن یا لە ڕوخانی ئەم ستەمکاریە یا لە چاکبوونیە بۆیە بەشداری بکەن. ئەمە مێژوویەک تۆمارەکە خەڵک شایانی ئەوە نییە لە سایەی ئێوەیە ئاوا بژی. خەڵک ڕانەپەڕی بۆ ئەوەی ئێوە بەعسی عەرەبی بگۆڕن بە بەعسی کوردی. خەڵک سەدامیەکانی نەگۆڕیوە بۆ ئەوەی هەموو گەڕێکێک لە وڵاتە سەدامێکی تیابێ کوڕی سەدامێکی تیابێ. کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەی مانگی داهاتوو بەڕێوە دەچێت با 5 پاڵێورا و بەشدارە و لەو چوارچێوێژدا سۆران عومەر بە ژمارە 22 کاندیدی لیستی کۆمەڵە لە بازنەی چواری پارێزگای سلێمانی کا سنووری ڕانیە و قەڵاتزێ و دوکان و ناحیەکانی دەوروبەریان دەگرێتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.